شەهید گوڵە شلێرەی بناری شاخە، شکۆفەی خونچە و ڕێحانەی باخە. شەهید مزگێنی وەرزی بەهارە، شەهید یادگارە، شەهید شاکارە. شەهید شەو نمی سەر گوڵی سوورە، کازیوەی ڕوونی پشت کەژی دوورە. شەهید بڵند دەلووتکەی چیایە، دێڕی پیرۆزی نێو ئاوێستایە. شەهید مامۆستای وانە و فێربوونە، هەستێرە گەشی سەربەرزگەردوونە. شەهید ئاوازی بەستە و حەیرانە، شەهید هاواری هیوا و ژیانە. شەهید شاکاری دڵی مێژووە، بە وەرزی خەزان گوڵی گرتووە. ئامادەبواری خۆشەویست، لێپرسراوانی حیزبی و حکومی، دۆستان، خزمان، سڵاوتان لێبێت. لە هەر شوێن و جێگایەکەوە هاتوون کە هاوخەمی کەسوکاری شەهیدانن، بە ناوی بەڕێوەبەرایەتی ناحیە و کەسوکاری شەهیدان بەخێرهاتنتان دەکەین. بەخێر بێن سەر چاومان، بەخێر بێن بۆ 34هەمین ساڵیادی کیمیابارانی سێوسێنان. سەرەتای مەراسیمەکەمان پێکەوە دەست لەسەر سنگ دەوەستین بۆ گیانی پاکی شەهیدان. بفەرمونون. زۆر سپاس. فەرموون. بەڕێزان دۆستان، کەسوکاری سەربڵندی شەهیدان لەگەڵ میوانە بەڕێزەکان بۆ یادی 34هەمین ساڵیادی کیمیابارانی سێوسێنان بفەرموون بۆ داگیرساندنی 34مۆم داواتان لێکەین. فەرموون. کەسوکاری شەهیدان ئەگەر لە ڕیزەکەش نەبن ئاسایە لەم تەنیشتەوە بەشداریکەن لەگەڵیان سوپاسیانەکەین. فەرموو گاسن وەرە ناوەڕاستە. فەرموون. سێوسێنان نەوەی وردە بەردی نێوکانیاوەکانی محیبەت و گوڵە عاشقەکان، ئەی بەراعەترین تەمەنی جوانی، ئەی ڤینۆسی شکۆفەی کوردستان، بن و سەبووری لە ئازارەکانە لەدایک بوو. ئێستاش وردە وردە دڵۆپە فرمێسکەکانە لە تەنیایە ژین و سێوەکانی دنیاش لە ئاگرە سووتێن. بەر لە وەلین مشتێ لە ئەجەل و گەیشتن بە گوڵە ناسکەکان خوێن ڕێژکرایی، سێوەکانی دنیاش لە ئاگرا سووتێن. آخر کێ ئەتوانێت لە پیرۆزی ڕۆح و ناخە ئەفسوناویەکان هەناسەی خۆشی هەڵکێشێ؟ کێ ئەتوانێت لە نیگەرانی و ئارەزوە ڕاڕاکانتان قومێ ئاو بنۆشێ؟ ئێستاش لەم مەنزڵگایە ڕەشپۆشە دەستورەکان لە نزای ئاوێنەیەکی شکاوەچن، پەیفە عاشقەکان لە خوێناوەیەکی پڕمەراقی تووڕە ئەچن بن و بەڕێزان. ئێستاش ئەچینە تابلۆی خزمەت تابلۆی هونەری لەلایەن گروپی دەفی وەفایی. داوایان لێکەین با بێنە سەر سوێ سوپاسیانەکەین.
سێوسێنان ئەی جوانتر لە کانیاوەکانی دنیا و بێگەرتر لە خۆشەویستی فریشتەکان. ئێستاش لەگەڵ ژەنینی شمشاڵی شوانەکانی سێوسێنان گوڵەکانت دەکەونە سەما بۆ سەربەخۆی کوردستان. ئەی سێوسێنان، ئەی ئاڵ، ئەی لێو ئاڵ، ئەی خونچەی بەردڵانی پڕ لە زامی قەراق ڕووبان، ئەیلانکەی شاعیران و شۆڕژێڕان وەی دیوەخانی پڕ لە میوان. بەر لە خۆراوە بوون دەیان گوڵە ڕێحانەی دڵڕفێنی دەستی عاشقان بە چرکە ساتێکی نزاوە گیرسانەوە ماڵاوایان لێکردین. بەر لە وادەی ڕۆشتن سەفەرەکانتان نزیک کردەوە، لە هەگبەی خەماچەتان هێشتین، ئەم ئازارەتان پێچەشتین. لەگەڵ سەمفۆنیاکانی تافەی چەمدا دڵە پڕجۆشەکانتان کەوتنە سەفا. با بانگ تەواو بێ دەست پێکەینەوە ببوون. ئەگەم بەخێر بێن سەر چاو سڵاو بۆ گیانی پاکی شەیدانی سێوسێنان و هەموو شەیدانی کوردستان هەر بمێنن بەخێر و خۆشی بژین. سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد دەستخۆش. بەڕێزان، ئەم ساڵ لە 34هەمین ساڵ یادی سێوسێنان سێمین خەڵاتی بنەماڵەی شەهیدان وەک ساڵانی پێشوو کە پێشکەش دەکرێت لەسەر داوای لیژنەیەکی تایبەت. ئەم ساڵ کە بڕیاریان لەسەرداوە پێشکەش ئەکرێ بە هەر سێ گوندی کۆشکی سەرو، کۆشکی خوار و ئەستێڵی سەرو و کەسایەتی و گوندەکانی تریش لە بەرچاوە گیری بۆ ساڵانی داهاتوو کە لە کاتی چیمەبارانی سێوسێنانە زۆر 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 دڵسۆزانە بەدەم خەڵکی سێوسێنانەوە بوون. ئێستاش داوا لە بەڕێز عوبێد مەحموود نوێنەری کەسوکاری شەیدانی سێوسێنانەکەین با بفەرموێت خەڵاتی ڕێزلێنان و وەفا و خۆشەویستی ببەخشێت بە نوێنەری گوندی کۆشکی سەرو بەڕێز ئەحمەد قادر مەجید با بفەرموون. کامێرەکان لێ زۆر سوپاس، دەستان خۆش بێت. زۆر سوپاس. خەڵاتی ڕێزلێنان و وەفا و خۆشەویستی
بۆ ئاوایەکانی نزیک سێوسێنان کە کۆشی خوارووە بەڕێز کاک عەتا محەممەد ساڵح نوێنەرایەتیانەکە با بفەرمێ خەڵاتەکە لەلایەن بەڕێز کاک جەزای سەیمەجی لێ پسای مەڵبەندی سلێمانی پێشکەشی دەکرێت داوای لەکەین با بفەرمێت. خەڵاتی ڕێزلێنانی وەفای خۆشەویستی شەهیدانی کیمیابارانی سێوسێنان و کەسوکاری شەهیدان ئەبەخشرێت بە ئاوایە خۆشەویستەکەی نزیکمان ئەستێڵی سەر و نوێنەری ئەستێڵی سەر و بەڕێز نوری عەلی مەحموود با بفەرمێت خەڵاتەکە لەلایەن بەڕێز خەمینەخان سەرکردایەتی لێپرساوی بۆردی ئەرشیف و مێژوو خەڵاتەکە پێشکەشەکە فەرموو خەمینەخان. زۆر سپاس. بەڕێزان ئاماژە بۆ ئەوە دەکەم چەمکە گوڵی ڕێز و خۆشەویستی بەڕێز سەرکەوتی کاکزەکی دەبەخشێتە دوو کەسایەتی زۆر دڵسۆز کە هەموو ساڵێک زیاد لە 15 ساڵە خۆڕسکانە هاتوونەتە یادی کیمیابارانی سێوسێنان کە لەم یادەدا خزمەتیان کردووە. خەڵاتەکان کە چەپکە گوڵی ڕێز و وەفایە لەلایەن بەڕێز کاک موسا مدیرناحی سێوسێنان پێشکەشەکرێت. چەپکە گوڵی ڕێز و وەفا پێشکەشەکرێت بە بەڕێز جەزای ساس سەرۆکی کۆمەڵەی هونەری میلی کوردستان با بفەرمێت. کاک جەزا هەمومان ئاشناین بە کاک جەزا زیاد لە 15 ساڵە هەموو ساڵێک خۆی خۆڕسکانە دێتە ئێرە و خزمەتەکە سوپاسیەکەی. زۆر سپاس. بەڕێز کاک ڕزگار جەلال فۆتۆگرافەر کاک ڕزگاریش بەدەرنیێلەوە زیاد لە 15 ساڵە من ئاماژە بەوەکەم ئەرشیفی زیاد لە 15 ساڵی ئەم یادەی لایە کاک ڕزگار سوپاسیەکەی با بفەرمێت. گروپی وەفایی داوا لە هاوڕێیانی گروپی دەفی وەفایەکەم بفەرنەوە سەر ستەیج بۆی تابلۆیەکی ترمان پێشکەشکەن سوپاسیانەکەین. سوپاس بۆ خاتوو شانازی برای مەحمەد کە ئەم ساڵ هاوکاری کردوین لە یادکردنەوەی یادی کیمیابارانی سێوسێنان دەستخۆشی لەکەین بەدەر لەوە نیە هەموو ساڵێک ئەگەر دۆستایەتی و کەسایەتی ئەوە نەبێ ئێمە ناتوانین ئەم یادە بکەینەوە بۆ بە خێراتنی هەموو لایەکەین دەستخۆشیتان لەکەین.
ئەمە ئاماژە بۆ بکەم ئەم ساڵ یادیچیمە بەرانی سێوسێنان تێکهاتووە لە دوو بەشە چالاکی بەشێکیان کە لەسەر مەزارەکەیە بەڕێستان لێرە ئامادەن بەشی دووەمیان لە ناو مینومنتارەکە لەوێ دوو چالاکی گرنگمان هەیە بەدەلەوە ئەم ساڵ مەکتەب و بەدەلەوە ئەم ساڵ کتێبخانە و کتێبخانەی سێوسێنانەکەینەوە کتێبخانە و پێشەنگای هونەری سێوسێنان لەگەڵ پێشەنگای فۆتۆگرافەریمان هەیە لەگەڵ کاری دەستی خانمان کە لێرە کۆتایی ها دەچینە پێشەنگاکەش لە خزمەت ئەوانە بین. قيامة وعيني
نامجو دومجو ويبدل المهيرة ببيب عليتو ويبنايم ليلة ببيب عليتو ويبنايم ليلة بس بقى هو بالروح برزان تاكو بوي من اللي كانوا مجاري تاركو برو مجاري من اللي كانوا نيه مايك بەڕێزان کتێبخانە و ناوەندی ڕۆشنبیری سێوسێنان ئەم ساڵ دەستپێکی یەکەم ڕۆژی کە دەکرێتەوە سوپاس و پێزانیمانێ بۆ کەسانەی کە هاوکاریان کردوین سوپاسی یەکەمان بۆ بەڕێز مامۆستا محەممەد کە ماندوونە ناسانە کاری تێدا کردووە سوپاسی بەڕێز جوانی شێخ لەتیف بەڕێوەبەری کتێبخانەی قەزا و ناحیەکان دەکەین لەسەر ئەرکی خۆی ئەمڕۆ زیاد لە 250 کتێبی هێناوە کە تەواوی کتێبەکان دەبەخشێت لە کاتی کردنەوەی پێشەنگاکە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە هەردوو فۆتۆگرافەری بەتوانە تەواوی وێنەکانیان ئاماژەیە بۆ سروشتە جوانەکەی قەرەداخ و ناحیەی سێوسێنان لە پێشەنگاکەدا دەکرێتەوە ئەویش لەلایەن بەڕێز بە مۆی ئاوات قەرەداقی و هیوا قەرەداقی دەستخۆشیان لێگەین شەهید با نایکوژێت شەهید باران نایخنکێنێت شەهید خۆرە لە کەلی چیادا خامۆش نابێت بێدەنگ بن بێدەنگ گۆرانیەکان خامۆش بکەن بەبا بڵێن هێمنتر هەڵبکە بە باران بڵێن هێمنتر دابکە بە بێشکە سپی بڵێن با گڤەگەڤیبانەکە بە سیا و چیا بڵێن با چاوی سروشدا بخە بەدار بەروو بڵێن بارانی وەرین هەڵ نەکە بە هەموو لایەک بڵێن بێدەنگ بن بێدەنگ شەهیدەکانی سێوسێنان قوڵ دروستون وەک من وابن من ترپەکانی دڵم ڕاگرتووە شەهیدەکان لە ناو دڵمدا نووسون 34 ساڵە بێدەنگیم هەڵبژاردووە مژ لە جگەرە نادەم مژ لە جگەرە نادەم پەلکی هیچ درەختێ ناشکێنم بەرگی ڕەنگا و ڕەنگ ناپۆشم ڕەنگی بەهار یان لێ ناتۆرێنم ئەم ئێوارەیە ناڕەنجێنم پاساریەکان نادوێنم دەی وەک من وابن شەراب ناخۆمەوە دەزانم هەمیشە بە مەستی گۆرانی ئەڵێم بە قوڵی هەناسە نادەم نەکا بێدەنگیم لەبار بچێ هەمیشە بێدەنگیم هەمیشە بێدەنگم چونکە شەیدەکان لە ناو دڵمدا نووسون تکایە ئێوەش بێدەنگ بن شەیدەکان لە ناو خاکان نووسون سوپاسی دام و دەستگامیەکانەکەین سەر بە ناوچەی قەرەداخ و ناحیەی سێوسێنان کە لە کاتی پشووی فەرمی خۆیانە زۆربەی کارمەندەکانیان هاوکارمان بوون و تەواوی ناحیەی سێوسێنانیش سوپاسیانەکەین کە بە مەرکە هەستاوان ئەمڕۆ لەگەڵمان هاوکاریان کردوین دەستخۆشیان لێگەین بەڕێزان لەبەر کەمی کاتەکە و ئێمەش پێشەنگامان لە پێشە ڕەنگە لێ زۆرمان پێ بچێت چونکە هەمومان دەبێت سەردانی پێشەنگاکە بکەین بۆ یەکەم جاریشە لە سێوسێنان چالاکی بۆ شێوە دەکرێت لەبەرەوە سوپاسانەکەین ئەگەر پرسەنامەکان و هاوخەمیتان نەخوێنینەوە دەستخۆشیتان لێکەین ئێستا ئەچینە خزمەت تا چەگۆڵینەی میوانە بەڕێزەکان کردنەوەی کتێبخانە و پێشەنگای سێوسێنان لە ناو مێنومێنتی سێوسێنان تکایە هاوکاری یەکتر بکەین لەوێ سوپاسانەکەین دەستخۆشیتان